وڵاتانە هونەرمەندان خۆیان بە دوورەگرن لە خەڵک بەڵام لێرە ئەو تاهاتوو لێ ناو خەڵکا دانیشتووی من قەت وا بیرم نەکردو من هەمیشە لە ناو خەڵکا بوومە ڕاستی چونکە ئیشەکە شتێکی ترە کەسایەتی خۆشە شتێکی ترە لەبەرەوە پێویست ناکە بەهۆی ئەوەی کە من لەو بوارە کارکەمیتر بێت لە خەڵکەکەی خۆم دوور بم من وان نایبینم. کاک پەیوەند بەرهەمی نوێ چی بەدەستێ بەنیازی چیت؟ ڕاستی ئێستا سەرقاڵی گۆرانیکی نوێم گۆرانەکە تەواو کراوە ئامادەیە لەسەر مەقامی هەمایۆنە شعرەکەی شاعری خوا لێ خۆش بوو جەمال شار باژێڕیە لە ڕووی ئاوازەوە هاوڕێی ئەزیزم کاکە ئارام تەها ئاوازەکەی بۆ دانا و دابەشکردنی بۆ کردووە هەمووی خۆی کردوێتی زایدن پێویستی بە سۆلۆکی کەمانی ژەیە کاکە ڕێباس دەستخۆشی لێکەم ئەویش بەشدارەتیایە وەکو کلیپیش ئەم هەفتەیە دەسەکەین بە کلیپەکەی گۆرانەکە بە ناوی پەریەوەیە کلیپەکەشی کاکە بڕیار فەتاحیکە ئومێدەوارم جێ ڕەزامەندی هەموو جۆگرانی خۆشەویست بێ. گۆرانەکە باز لە کەسێکە کە تەمان شاعیرەکە گەڕێتەوە بۆ شاعیرەکە بە ناوی پەریەوەیە بۆ کەسێکی نووسیوە کە ناوی پەریە. کاک پەیوەند بەنیازی کۆنسێرت نیت؟ ڕاستی هەرچەند سەیرەکەم ئێستا زەمینەکەی بە لەبار نازانم تاوان کۆنسێرتیش لە کاتێک ئاکرێ کە ئەبێ خەڵک دڵی خۆش بێ ئەبێ خۆشە دڵی خۆش بێ ئێمە ڕۆژانەی نەدەرەوە مەعاناتی خەڵکەکە بینین بەڕاستی یعنی چۆنەڵی بێ ئەمە لە بیلەوە ینی حەز ناکەی مەسەلەن لەوانەیە کۆنسێرت بکەی کۆمەڵی خەڵکەیە کە حەز بکا بەشدار بێت و بێت واری پێ نەبێ بێ جا ئەم خەفەتە بۆ خەمە دڵی خۆمەوە سەیرەکەی بزانین لە داهاتووە زەمینە گونجاو بوو لەبار بوو بە خۆشحاڵیەوە من پێم خۆشە هەرچەند سەیری شەکەم تاڵی سپی دەرکەوتوە پێوەند تاڵی سپی تەمەنە ڕۆ تەمان هەر شتە لە تەمەنی خۆیان جوانە بەڕای من. تەمەنێ تا ئێستا ئاشکرا کردووە؟ تقریبا ناشکرام نەکردەوە زۆر جا پرسیاریشەکەن تەمان تەمەن دووشت خۆی لە خۆیان پرسیار ناکرێت تەمەن و لەگەڵ کە ئیشەکەی چەند پارە وەرەگی لە ئیشەکەدا و دوشتە زۆر زۆر تایبەتە بەڵام خۆی لە خۆیان گەرێشێت تۆزە متابع بێ تقریبا خۆی زانێت چۆنە تەمەنێکی درێژ بۆ چەرابتا خۆشەویستن گۆرانی تریش بەڕێوە دوایەوە حەزەکەم جارێ لە ساڵێکا گۆرانێکی جوان بکەی بە قەناعەتی من واتە ئەتەوە یە گۆرانی بڵاوکەیتەوە لە ساڵێک جارێ گۆرانێکە گۆرانێکی تریشم ئامادەی و خەریکم کاری لەسەرەکەم بۆ دوای ئەوە ئەو گۆرانیان گۆرانەیەکی بەناوبانگی و نەرمەندی خۆشەویست کاک مەزەری خالقیە تەمان لە ڕێگەی کاک عەبدوڕەحمان بێلاف کە ڕاوێژکارێتی قسەمان کرد لەسەرەوە کە ئەو گۆرانێ من بێڵم وەکو نوێکردنەوەیەک تەمان ئەو گۆرانێ وتووە من وەکو خۆم بە دەنگی خۆم وتومە نەک دەنگی خۆم کۆپی کەم لەسەر کاک مەزەری خالقی بڵێن گۆرانێکی جوانە سەرنجڕاکێشە خۆشم حەزم لە گۆرانیە بووە کاکە موکریان عەزب چەلۆ لە سوید ئامادەی کردووە کاوە شێخ ئیشی میکسی بۆ کردووە کۆمەڵێ هونەرمەندی بە توانای موزیسیانیش بەشدار بوون لەگەڵیا ئەوەش لە داهاتوە کاری لەسەرەکەم دوایم گۆرانی شەڵاوەش کاری لەسەرەکەم بڵاویەکەمەوە کام گۆرانیەتی لە نێوکی ژانە ئەو گۆران بەڵێ گۆرانێکی جوانە خۆی منە کاتی خۆشێر حەزم لێ بووە خۆی چی پێوتی قسەوەگە خۆیان نەکرد ئەوەی کە من بزانم خۆم شخصی قسەم نەکەوە بەڵام بۆ هەموو گۆرانەیەک مەفروزە خاوەنی گۆرانیەکە ئەبێ پرسیاری لێ بکەیت بە خۆشبەختانە کاک مەزەر زۆر خۆشحاڵ بووە کە من بێڵێم بەس تەنها قسەیەکی بوو لەسەر تێکستی گۆرانەکە کە دەستکاری نەکەم ئێتر منیش بە توانای خۆم توانیمە هەموو تێکستەکەی چۆنە بەکو خۆی بێڵێم